کۆنگرە نیشانەی سەقامگیری سیاسی و تەبایی ناوخۆیە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. من کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم، شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم. لەم کۆنگرەیەدا برایەتی و یەکڕێزی پێشپلە و پۆستەکان دەخەین. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. خاوەن خەرمانی سەروەری و داستانم، لێرەوە سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان دەنێرین و سەرکەوتنەکانیان بەرز دەنرخێنین. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بەستنی کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی پەیامی ئارامی کوردستانە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بە باوەڕ و ورە و جۆش و خۆشم، بەهێزی بیر و باز و هەست و هۆشم، بە دڵسۆزی و بە خەمخۆری و پەرۆشم، لە پێناو دادگەریدا تێدەکۆشم. پێشمەرگە لای ئێمە قەڵای نەبەزین و شکۆداری نیشتیمانە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. قەت لە هەوڵ و خەباتم نەوەستم، سەربەخۆیی کوردستانە مەبەستم. سەربەخۆیی کوردستان و شکۆداری گەلەکەمان ئامانجی ئاینی و نەتەوەیمانە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. لەم کۆنگرەیەدا ئیسلامی بوونی خۆمان بە کەرەستە و بیری ڕەسەند و پات دەکەینەوە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستانم، خاوەن خەرمانی سەروەری و داستانم. ئیسلام چۆن مێژووە ئاواش ئایندەیە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. پەیامی شەهیدانم، من شۆڕشی چاکسەزی و ئاوەدانی، هاوڕێی ڕاستی و ڕەسەنایەت، توندڕەوی و پەڕگیری بە هەر پاساوێک بکرێت ڕەتی دەکەینەوە. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. نیشتیمان هیوای ئەمڕۆ بەیانی، دژی زۆرداری و گەندەڵی دەوەستم، خێمان لەگەڵ خۆدا و میللەت دەبەستم، قەت لە هەوڵ و خەباتم نەوەستم، سەربەخۆیی کوردستانە مەبەستم. ئێمە لە کوردستانێکدا کۆنگرە دەکەین کە پێشمەرگە سنوورەکانی دەپارێزێت. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم، ڕەنگی خەکم پەیامی شەهیدانم. وەفاداری بۆ ڕابردوو بەوە دەبێت لە ئاست ئەرکی ئەم قۆناغەدا بین. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. شنەی شەماڵی گەرمیان و کوێستانم، ڕەنگی خەکم پەیامی شەهیدانم. هەنگاونان بەرەو لووتکە ڕسک و تێکۆشانی دەوێت. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەو چرایی دامانگیرسان دەبێت ڕووناکیەکەی بۆ هەمووان بێت. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. چونکە خۆمان پێشمەرگە بووین، دەزانین چۆن خزمەتی پێشمەرگە بکەین. کۆنگرەی سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستان. ڕێبواری بەجەوڕوونی ڕێگایەکی سەفت و دوورە، زۆر لە مێژە ڕێهاکەم و ئەو قەفڵەی کاروانی نورە، وەڵەبارم هێزی بڕوە و خەمی گەر و عەشقی خاکە، پەیامی شادیم هێنەوە بۆ ئەم هەوارە خەم نەکە، وەڵەبارم هێزی بڕوە و خەمی گەر و عەشقی خاکە، پەیامی شادیم هێنەوە بۆ ئەم هەوارە خەم نەکە.